ئەگەرچی هەوڵەکان بۆ شکاندنی بەستەڵێکی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێم دەستی پێکردووە، بەڵام هێشتا کۆبوونەوەکانی شاندی پارتی لە هەولێرەوە نەگەیشتووەتە سلێمانی. بە پێی زانیاریەکان یەنارتی تا ئێستا وەڵامی پارتی نەداوەتەوە بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیان، بەڵام ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی دەڵێت هۆکاری دواکەوتنی کۆبوونەوەکەیان لەگەڵ پارتی بەهۆی پرسەکەی ئیقلیمە مستەفا بارزانیەوە بووە. ئەم کۆبوونانە دواکەوتنەکەی سەبەبێکی فەنی تێدانە بەغەیری ئەوەی کە خوشکی گەورەی کاک مەسعود وەفاتی کرد و پاشان یەکێتیش ئەم کۆنفرانسەی خانەخوێ بوو ئەو کۆنفرانسە، بۆیە ئەو دووەبوونە سەبەبی دواخستن لە سبەینی دوو زبەیەوە هەردوو مەکتەبی سیاسی دەکەونە گفتوگۆ بۆ تاینکردنی ڕۆژێک بۆ کۆبوونەوەکە. جعفەر ئیمنێکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی بە ئێنارتی ڕاگەیاند سەرەتا شاندەکەیان لەگەڵ یەکێتی و دواتر لەگەڵ گۆڕاندا کۆ دەبێتەوە بۆ گفتوگۆکردن لە سەرچۆنێتی چارەسەرکردنی دۆخی هەرێم. بەڵام سعدی ئەحمەد پیران دامی مەکتەبی سیاسی یەکێتی پێشنیاز دەکات پارتی سەرەتا لەگەڵ بزوتنەوەی گۆڕاندا کۆ بێتەوە و دواتر لەگەڵ یەکێتی. ڕۆژی 28 مانگی ڕابردوو شاندی پارتی بە سەرۆکاتی فازڵ میرانی سەردانی بۆ لای لایەنەکان دەست پێ کردو تا ئێستا لەگەڵ یەکگرتو و کۆمەڵ و بەشێک لە حیزبەکانی دیکەدا کۆبووەتەوە. سەردانی وەفدەکەی پارتی بۆ لای لایەنەکان و گفتوگۆکانیان لەسەر ئەو سێ پێشنیازەیە کە بارزانی لە ڕۆژی 20 مانگی ڕابردوودا لە بەیاننامەیەکدا ئاڕاستەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کرد و داوای کرد کە دەستەیەکی سەرۆکاتی نوێ بۆ پەرلەمان دابنرێت و حیزبەکان لە سەردامەزراندنی حکوومەتێکی نوێ ڕێک بکەون و کەسێکیش بۆ پۆستی سەرۆکی هەرێم دەستنیشان بکەن تا کاتی هەڵبژاردن. ئاود مەحمودیان ئارتی، سلێمانی.